هەندێک لە دراوسەیەکانمان دەیانگوت کورد ئەرشیڤی نییە. ئەوە وەڵامدانەوە بۆ ئەوان. نووسینەوەی مێژووە لە ڕێی یادەوەرینەوەکانەوە. ئەرشیڤنامە باس لە چی دەکا؟ ئەرشیڤنامە هەکبەکم هەبووە لە مناڵیەوە لە نێو دۆکیومنت و ئەوراقی قەدیم و دەورەتی عوسمانی و هەر هەمووی بنە ماڵەوەوانە لەوێن دەڕا شەیدای کۆکردنەوەی ئەو کاغزە کۆنانە بووم. بەتەمەەن ڕۆیش وەکو بلێ بووینە سپێشالست لەو بوارەوە هەر کۆم کردەوە تا گەیشتمە ئەوەی بتوانم بڵاویان کەمەوە کە بڵاوم کردەوە لەگە ئەزمون خۆشم بوومە ئەرشیف. ڕووداوەکانم کە لەگەڵ خۆم ڕوویداوە ئەویش بووە ئەرشیف. جا ئەوە یەکەم بەرهەممە لە نێو 400-500 بابەت ئەوانم هەڵبژارد ببیتە بەرهەمی یەکەمم ناویشم لەنا ئەرشیڤنامە، چونکە هەندێک لە دراوسەیەکانمان دەیانگوت کورد ئەرشیڤی نییە. ئەوە وەڵامدانەوە بۆ ئەوان. دەتوانم بڵێن ئەمە دەوڵەمەندترکردنی ئەرشیفی کوردیە؟ ئەیچۆ ئەمە ئەگەر دەستخەتی مەولانە خالی تێدابی دەڵێ من کوردم خەڵکی شارە زۆرم. ئەگەر دەستخەتی مەولانە حەزرەتی کاک ئەحمەدی شێخی تێدابی کە دەڵێ ڕۆحم لەگەڵ هەولێرە تێدەگەی ئەگەر ئیسپاتکردنی کەرکوچیەتی تێدابی کە کەرکووک پێشی سەدەوک و کسوور لەسەر زمانی دەوڵەتی عوسمانی لە 1970 کورد ناساندیە. حەڵقەکی لەسەر دۆکمنتکردنی وێندرە. یەک لە باسەکانیش باسی سەر کتێب ئەوەی مەدرسەی ڕژدیەی سلەیمانیە کە یەکەم جارە باز دەکرێت سەربازی بە هەموو بەڵگەکەنامەکانەوە. ئیدی زۆری تێدایە. ئەمە دوابەرهەمت دەبێ یاخود دەست پێ دەکەی؟ وڵا زۆرم هەیە، بەڵام دەبین پۆلین بکرێ و لێکۆلینەوە بکرێ و خاوێن بکرێ و ئەو جادەتانی نانەکەی بخۆی. ڕێواز هەروە دەخورێ دەبی خاوێنی. مامۆستا ئەو کتێبە تا چەند گرنگە بۆ مێژووی کورد، بۆ مێژووی هەولێر، بۆ مێژووی کوردستان؟ وەکو باسم کرد یانیەوە یەکە لەو کتێبە گرنگانەی کە دەچێتە خانەی بەڵگاندنەوە. ئەمە پێش نووسینەوەی مێژووە، ئەمە بەڵگاندنی بۆ کردووە بۆ مێژوویەک کە نزیکەی 500 ساڵە، مێژووی لە فترەی یا ما بڵێن لە سەردەمی عوسمانیەکانەوە دەست پێیەکە هەتاوەکو ئەو ڕۆژانە. یعنی ئەمڕۆ مێژووی نزیکانشی نووسیوەتەوە. تاوان ئەوە بەڵگاندنە بۆ کۆمەڵێک زۆر لە بەڵگەنامە بۆ سەردەمی عوسمانیەکان، بۆ کۆمەڵێک دەستنووس، بۆ کۆمەڵێک وێنەی زۆر کە ئەوانە هەموو ئەبنە سەرچاوەیەک لە بۆ نووسینەوەی مێژووی کورد. هەروەها سەرچاوێکشن لە بۆ کتێبخانەی کوردی، لەگەڵ ئەوەشدا سەرچاوێکی زۆر بەنرخن لە بۆ وەک کەرستەیەک لە بۆ نووسینەوەی مێژوو لە ڕێگای ئەکادیمیاواتە لە ڕێگای نووسینی توێژینەوەی زانستی لەسەر مێژووی هەولێر، لەسەر مێژووی زانایان، لەسەر مێژووی بنەماڵی مفتی لە هەولێر، حتا لەسەر مێژووی خودی نووسەریش، چکە زۆر لە یاداشتەکانی خۆشی تێدایە. تاوان ئەو کتێبە پشتی بەستووە وەکو ئەگەر لە ڕووی کۆمەڵناسی با بڵێن لە ڕووی تیۆری کۆمەڵناسی و مێژوویەوە سەیری بکەیت، پشتی بەستووە بە کۆمەڵێک یەک لەوانە با بڵێن نەزەریەکان یان با بڵێن تیۆرەکانی مۆرس هەڵڤاکس کۆمەڵناسێکی فەڕەنسیە نووسینەوەی مێژووە لە ڕێی یادەوەرینەوەکانەوە. ئەتەوە کەسانی کە مێژوویە نووسنەوە مێژوەکان هی خۆیانە بەڵام هیبا و باپیرانیان لە ڕێگای ئەوانەوە. جا بەسەر بۆ منە یەک لە ڕێی یادەوەریەوە. شتێشتریان هەیە کە ئەم کتێبە زۆر بەهێزەکە نووسینەوەی هەموو ئەو یادەوەریانێک کە هەڵڤاکس باسەکاتن لە ڕێگای پاڵپشت بە بەڵگەنامە، بە دەستنووس، بە سەرچاوەی بەرایی کە سەرچاوەی کەلەپوریەکان کەمانە لە ڕووی نووسینەوەی مێژووی کوردیەوە بە تایبەتی لەو قۆناغەی لە دوای ساڵی 2008ەوە وەکو باسم کرد لە دوای وەستانی مامۆستای گەورەمان دکتۆر کەمال مەزەر لە نووسینەوەی مێژوو بە شێوەیەکی ئەکادیمی بۆ ئەوەی کە نەخۆشکەوت لەو کاتەوە تیۆراندن یان با بڵێن بە تیۆرسێنی لە ڕووی مێژوویەوە یان تەنزیرکردن لە ڕووی تاریخیەوە لەناو ئەکادیمیای کوردیا زۆر کەم بۆتەوە. ئەگەر بڵین هەر نییە بەڵام دەتوانین بڵین زۆر کەم بۆتەوە. بۆیە ئەوە ینی بەڕاستی وەچەرخانێکی زۆر گرنگ بوو لە جارێشتر لە تەنزیرکردنەوەی تاریخ لە کەرستەکانی نێو نووسینەوەی مێژوو بە شێوازێکی زۆر ئەکادیمی و بەرزتر لەو کتێبانەی کە ئێستا
تایبەتی لە کتێبی مێژوویەکان هەندێکیان هەیە کە بەڕاستی زۆربیان لێ کۆڵینەوەی ڕووکەشین لێ کۆڵینەوەی قوڵنی بەڵام ئەمە کەرسەیەکە لە بۆ نووسینەوەی توێژینەوەی زانستی و تێزەکانی ماستەر و دکتۆرا بە شێوەیەکی زۆر قوڵتر.